کەژانی ئەسەدیم ئەکتەری شانۆ و سینەما خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان ماوەی تقریباً 2 ساڵە کەمێک کەمتر هاتووم بۆ ئاڵمان. لێرەش هەوڵم داوە کە بەردەوام بم لەسەر ئیشی هونەری خۆم و درێژەی پێ بدەم ئەو ماوەیەش کە ئەو فەزایە لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران خەریکین ئەبینین. تەرخانم کردووە ئیشەکانم زیاتر شەقامی بێت وەکو شانۆ بۆ ئەوەی کە پاڵپشتی ئەو خەڵکەی کوردستان بین. خەیلی ژن ئازادی ڕۆ باوەبەردە. ئیمشەو میوانم لە بەرنامەی دیاسپۆرا وتوێژێک ڕێئەخین هیوادارم بینەرمان بن و زیاتر پێمان خۆشە باسی کارەکانی خۆم بکەم، باسی ئەو ماوە و مێژووە هونەریە و چ لە ئێران و تا ئاڵمانیاش. هیوادارم کە بە دڵتان بێت و بینەر بن. کەژان خانی ئەسەدی کوتم کەژان ئەسعەدی، بەڵام کەژان ئەسەدی ڕاستەکەی زۆ بەخێر بێ. ڕۆژی یەکشەممە دووست بێ وەکو دەڵێ نمایشەکە تێ دەمێ باسی ئەو نمایشە بۆ بکەین. سڵاو ڕێز بۆ ئێوە بینەرانی خۆشەویستان و ئەگەر ئیجازە بدەن لێرەوە پرسۆ سەرە خۆشی خۆمە ئاراستەیە و بنە ماڵانەی کە جوانەکانیان گیانیان لە دەستاوە و هاوخەمیانم و هیوادارم کە ئامانجیان هەبێت. بەڵێ ڕۆژی یەکشەمە چارەکێکە یەکشەمە بەڵێ ڕۆژی یەکشەمە سێنزەی مانگ ئێمە شانۆیەکمان هەیە، ینی ئێمە خۆم شانۆیەکم هەیە کە بە 3 زمانە، زمانی کوردی، زمانی دەری یا ئەفغانستان، زمانی فارسیش. لەم نمایشەیە ئێمە هەوڵ ئەدەین کۆمەڵێک لەو تەسویرانەی کە ئەمڕۆ لەسەر شەقامە ئایان بینین، ینی لێرەوە دێفۆرمەیان بکەینەوە یان بە قەولینەڵێ دووبارە بیان هێنینەوە سەر شانۆ و ئەو خەڵکانەی لەوانەیە کە زۆر بێخەم بوون لەو ماوەیان نەیان بین بێت و ئێستا بیانەوێ دەم تەسویرانە بەڕاستی ببینن بە ئەکت و موسیقی تقریبان کەمێک و بەڵام شانۆکە شانوویەکی تەواو خیابانیە. کۆڵنەوەنیە؟ بەڵێ شانۆکە لە کۆڵنە لە فەیسبوک و ئینستا و شتەکانی خۆم هەموم داناوە کە ئەدرسەکەی ڕۆژەکەشی کە هەروە بوو کە وتمان یەکشەمەیە 5:30 ئێوارەیە وایە سەر شەقامە پارە یا تیکت یا بلیتی نییە، هاتن بۆ هەمووانە و هەموو کەس دەتوانێت بێت و بەشدار بێ. من بە حورمەتی ئەوانەی شەقامەوە بەڕاستی تەنهاوا بزانم 2 کەسین کە شانۆی شەقامەکەین، چونکە فستیواڵەکە هەمووی شانۆی سەحنەیە. ناود لێناوە من ژنم، کەواتە تەنیا باسی ژنان دەکات یا شتێکی فراوانترە؟ وەکو دەڵێ پلۆتەکەی چییە؟ ناوەکەی من ژنمە، بەڵام باسی زۆر شتەکاتە، ینی پەیامی من لەو نمایشەیە 3 شتە. یەکێک ئەوەی کە بەڕاستی وەکو ژنان هەموو هەر وڵاتێک کە ژن لە ناو فشار و سیستمی حاکما بێت بۆ ئێمە فەرق ناکاوەکو ئازادی خوازان. بۆیە مەسەرەن لەوێدا ژنێکی کچێکی ئەفغانیش باس لە کوژراوانی ئەو کچانە ئەکا کە بێت تاوان کوژراون یا لە تەمەنێکی زۆر خوارەوە لە 10 ساڵ و 12 ساڵ بە مێر دراون. ئەو فەزایەمان داوە کە ئەویش باسی ئەوانە بکە. خۆشم بە 2 زمانی فارسی و کوردی. لێرەدا پەیامەکەی من پەیامی یەکگرتنەوەیە، پەیامی ئەوەیە کە ئێمە ئەبێ بۆ پێشەوە بڕوانین، ترسمان نەبێ، شەڕ و ئەوەی کە کام ملەتە و کام ملەت نییە نەکەین. لێرەدا ئێمە هەومان یەکگرتوو بین. دوجاریش پەیامێکی تر کە هەمانە زیندووکردنەوەی ئەو کەسانەی کە لە شەقام ئەمڕۆ زەخمی ئەبن ئەکوژێ من بە نمادی ماسی هێناومەتەوە کە ئەیخێنە ناو تۆنگی ئاوەکەوە بۆ ئەوەی کە زیندوو ببنەوە. و بەڕاستی لێرەدا 3 پەیامەیەکی بانگەوازی خەڵکەکەین کە تۆ کەسێکە بێری لە شەقام زەخمی بووە یا خوێن لێ ئەچێ یا پێویستە بە یارمەتی هەیە یا حتا ئەوەش نەبێت تۆش نابێت لە ماڵەوە ئەمڕۆ بێخەم دانیشی ئەو کەسە کە ئەکتەرە داوا ئەکا لە خەڵکە بێن و یارمەتی بدەن. باسی ئەو کچە ئەفغانستان و بەحسی ئەو پەیامە یەکگرتووەی نەتەوەکانی ئەمڕۆی ئێران لە پەیامەکەی مندا هەیە بۆ ئەو شانۆیە کە بەڕاستی کاتی ئەوە نییە ئیترێمە باسی ئاڵا و مێژ و نەتەوە و ئەمانە بکەین. ئێستا کاتە جەنگە، بەڕاستی من بە جەنگی ئەزانم ئێستا. شانۆگەری شەقام لە ئەڵمانیا لە هەفتەکانی ڕابردوودا ڤیدیۆکانت زۆر بڵاوبوونەتەوە بەتایبەتی لێرە لە ئەڵمانیا
خەڵک لێرە لە ئەڵمانیا چی دەڵێ لەسەرڕاوانە لەسەر ئەو کارانێک کە کردت ئەو چەند هەفتەیە بینەری ئالمانی منزورتانە ینی بە تەواوی بینەری ئالمانیمان زۆر بوو ئەماوەیە بە تایبەت من شارێکی خۆشمە هەوڵم داوە کە لە شارداریش کار بکەم و ئەوانش زۆریان پێ پشتیوانی کردوە چکە ئاگادارن کاتێک کە ئێمە شانۆکەمان ئەکەین لە شقام ئێمە کە کاتێک لە شقام لە واقع ئەگە فلاش بەگەک لێ بم بۆ ئەوەی کە ئەکسیۆنێک ئەبێ یا بەهەرحاڵ خۆ پیشاندانێکە بێ شتێکە بێ زیاتر قسە ئەکەین یعنی تریبونەکەمان قسەکردنە و ئیتر ئیسە بەهەرحاڵ 4 کەلیمە ئالمانیش و یان فارسی یان کوردی خەڵکێکە لەوێدا تێ ئەپەڕێت ئەوەی کە شاید بۆی گرنگ نەبێ ئەمڕۆ ئێران چۆنە تەواو تێ ئەڕوات و بۆشی گرنگ نییە بەڵام کاتێک کە تۆ ئەیکەی بە شانۆ ئەیکەی بە ئەکت یان تەسویرێک نیشانە دەی ئەو خەڵکە بەڕاستی جێی پرسیارە بێ بۆیان کە بۆچی وایە هەوڵمان داوە کە بینەری ئەڵمانی ڕاگرین و من خۆم ڕاستەوخۆ گریانی ئەڵمانیەکانم لە شانۆکەما دیوە و لە ناو ڤیدۆکانیشا هەیە ئەگەر ورد بنەوە دیارەکە دووسێدانە کچ دانیشتون و بەڕاستی دڵیان پڕ بۆ خەریکن فرمێسکە ڕژێنن بۆ ئەو شتانێک کە ئێمە لە ئەکتەکەمانە باسی ئەەکەین کەواتە شانۆگەری سەرشەقام ئیشی خۆی دەکات دەمەوێت دوای باسیەوە بۆ بکەی کە دەزانم لە ڕۆژهەڵات پێشین ئەویشەی کە کردوتە شانۆگەری شەقام لەوێش کاریگەری گەورەی هەبوو بە تایبەتی لە پاراستنی زمانی کوردی و گەڕانەوەی و مێژووی کوردستان زیند و ڕاگررتنی و مێژووی کە هەمانە بەڵام لە کۆمەڵک فیلمدا ڕۆڵت بینیوە جیازی ئەکتەری لە نێو فیلم لەگەڵ شانۆگەرێکی شەقام چییە؟ وڵا شانۆگەری بە تەواوی ینی چە شانۆی سەحنە بێت چە شانۆی شەقام بێت تەواو جیاوازە ئەکتی سینەما و شانۆ ینی بەڕاستی هەڵگرتنی و باڵانسی ئەو دوانە هەڵگری زۆر سەختە بۆ ئەکتەرە ینی یانە بێ شانۆکار بیانێ سینەماکار بەڵام ئەکتی ئێستا هەردووکیانم زۆر بە سەختی توانیمە ئەو باڵانسە ڕاگرم پێم وابێ لە فیلمەکانمە قەت ئەکتێکی شانۆیم نەکرد بێت ینی لە ڕاستیدا بەڵام زۆر جیاوازن وەکو ئەکت شانۆ شتێکی بولدە تۆ مایکت پێوەیە کاتێک ئەکتەکەی ئەوە کە میکرۆفۆنێک لە بێردەستا هەیە ساڵۆنێک هەیە مەسەلەن 1000 نەفەرە 500 نەفەرە هیچ کاتکردنی نییە ئەسڵەن بەحس نییە لەسەر شتێکی زیندووە تۆ ئەبێ ئەوەڵ کەسەکە کە لە مێزەکە دانیشتووە لەگەڵ ئاخر کەسەکە دەنگی تۆ ببیسێ یعنی لێرەدا ئێغراقکردنە ئەکتە ڕاستیە بەڵام سینەما هەمووی کامێرایە کاتکردنە زوومکردنە مایکدانانە هێوربوونەوە لە دیالۆگی سینەما لەگەڵ دیالۆگی شانۆوە زۆر جیاوازانی ئەبێ ئەمە وەکو هونەرمەندا زۆر ڕعایەتی ئەم مەسەلە بکرێت بەڕاستی لە ڕۆژهەڵات بوو وەکو باسم کرد دەمێت تۆزێک باسیەوەم بۆ بکەیت لەوێ چۆن دەستت پێکرد شانۆ و شانۆی سەرشەقام کاریگەری لەسەر ڕۆژهەڵات چەندە؟ من 16 ساڵم بووە بزانم تا 17 ساڵ دەستم پێ کرد تقریباً ئەوڵی شانۆم لە گوندێکی مەریوان بۆ ساڵیادی هەڵبجە کرد خۆشت مەریوانی بێ خۆش مەریوانی بووم بەڵە ئیتر ئەو کاتە وەکو ئەرک ئەو کاتە بۆ هەڵبجە تراژیکێک بوو کە لە دڵی هەمومان نابوو بەهەرحاڵ ئێمە دەستمان پێ کرد و هاوکات دوای ئەوە من هاتمەوە لە گوندەکان ئەم کارانمە کرد دوایی هاتمەوە ناوشار لەلایەن گروپێکی باشی مەریوانەوە گروپی باران من دعوت کرام بۆ ئەوڵی شانۆم بە ناوی دشمنی گەل نووسینی هێنڕێک ئیبسن کە یەکێ لە دەنمایشنامەی بەرتەری دنیاە دەستم پێکرد بە نەخشی پیترا دواییش نۆروێژی بوو دواییش هاوکات لەگەڵ ئەوەی پێ نەچوو ئەوڵین کاری سینەمایی بڵێن بە ناوی نیشتمان دەرهێنەرەکەی فەرهاد مەسکوک بوو لەوێشەوە دەستم بە سینەما کرد تا هەر ئێستاش بەردەوام هەم لە شانۆ هەم لە سینەما پێش بەرنامەش هەستم پێکرد دەتگوت ئەمە شتێکە لە خوێنتداوە دەبێ جێبەجێکەی زۆر نییە هاتووی بۆ ئەڵمانیا ئەوەی کە ڕوویدا لە ڕۆژهەڵات و لە ئێران و ئەو کۆبوونەوەی خەڵکو و بەشداریکردن بە نمایشنامە بۆ تۆ دەرفەتێک بوو بۆی دیسان بێوە نێو هونەرەکەتە بەبێ ئەوە شەر بەردەوام بووی منوەڵە بەهر بەبێ ئەوەش بەردەوام بووم بەڵام خۆ بە هەر حاڵ تۆ شانۆ یا هونەرمەند مەڵکی خەڵکە تۆ کە خەڵکت نەبوو هیچ هەستێکت بۆ هونەرەکەیشت نامێنێ هەستەکەی حەزەکەی بینەرت بێ حەزەکەی ڕێکشێنی خەڵک ببینی بیرو بۆچوونی خەڵک ببینی و بزانی چەند تەئسیری هەیە لەسەری خۆ بەمە ئەبێتە هیوایەک بۆ تۆ کە تۆ بەردەوام بیت بە تایبەت لە وەزعیەتێکی ئەمڕۆدا وەکو ئەم شۆڕەشەی ژینە کە دەستی پێکردووە من هەستەکەم ئێستا سەربازی مەتەوەکەمم جا بە چەکی شانۆ بە چەکی هونەر ئەتوانم ئەم کارە بکەم بۆیە من هەر ئەوڵی ساڵی شایەتم بۆ ماینز کارێکم کرد سەحنەی داوت کرام ئەویش بۆ 8 مارس بوو دیسان بۆ ڕۆژی جیهانی ژنان بوو
ئیتر هەر لێەوە دەستم بەگەڕ تا ئێستش لێرەشەر بەردە هەر سەرکەوتوبی خات و کەژان ئەسەدی لە مەریوانەوە مەریوانی جوانەوە بۆ کۆڵنی جوان چکە کۆڵنیش بەڕاستی شارێکی زۆر جوانە هیوادارم سەرکەوتوبی زۆر بەخێر بێت زۆر زۆر سپاس سپاس دەکەم زۆر زۆر سپاس بژیت.